کەواتە ناو مەکینەی تایەکانی جامەکانی گولە نەبڕە هەتا کلاشکۆفیش نای بڕیتن. کاک محەممەد سڵاوت لێبێ ئەم سارێ پشتت درعە زادەمەوێت باسەشی ئەم سارێن بۆ بکەین. ئەم سارێت چیە مواصفاتەکانی کوێی درعە ئەگەر کەسی ئاسایی بێوێ ئەو سیارە بکڕێ پێویستە چی بکە و نرخەکەشم پێ بوو. بەخێربێن یەکەم جار ئەوەی لە پشتمان دیارە دیفەندەری 130 کە بە هەیکەل لە تراسکۆوە درع کراوە بە مەقبولی بە وەرەنتی جاگوار لاندرۆڤەرەوە. یەکەم جارێ تاکە سارەیە کە لە شەریکەچکە دروست دەکرێتن و دووبارە دەگەڕێتەوە مەسنا ئۆکەی دەداتە جاگوار لاندرۆڤەر مەقبولی دەکاتن دێتن ئەو سارەیە بە شێوازێکی مەزبوط درع کراوە بە RV 6+ درع کراوە سارەکە کەواتە ناو مەکینەی تایەکانی جامەکانی گولە نەبڕە هەتا کلاشکۆفیش نای بڕیتن هەتا دوو ڕوومانەی لە بن سارەی تەحملی وەی دەکاتن کە هیچی لێ نەیەتن سارەکە. ناو مەچینەی نظامی خۆی تێدایە کە لە بۆ ئاگر کوژانەوەی نظامی خۆی تێدایە لە بۆ دەرکەی پشتەوە دەتوانانی ئەمرجنسی دۆڕێکی تێدا دەتانی لێ بێ دەرێ ئەگەر خوانەکە هەرچی بیتن. سەقفەکەی دووبارە هەمووی درعە لە ژۆرێ تاحکومەتی تەبعاً یەک لەوانەیە کە دەتانی بێ ئەوەی جامی بیکێەوە قسە لەگەر دەرەوە بکێ یازی دەرەوە بدەی لەگەر ژۆرەوە قسە بکەی ئیتریان یان سمۆکی باوێ دەریان قسە چی لەگەر جەماعەتی بکەی. هەر چوار جامی دێتە خوارێ یەک لەو سارە تایبەتماندانەیە کە سارە دەکرێتە درع جامەکان هەموو قەپات دەبیتن ئەویان هەر چار جامی دەتانی هەتا نیوەی بیهینێ خوارێتە 10 سانتیمی بیهینێ خوارێ. لە ڕووی نرخەوە نرخی ئەم سارەیە چەندە؟ ئەگەر کەسێکی ئاسایی بێوێ سارێکی درع بکڕێ ڕێکارەکان چین؟ وەکو نرخ ئەویان سعری 663 ملیۆنە بەداوای لێبوردنەوە و بە نسبەت ئەوەی کە کەسێکی ئاسایی ئەکید یەکەم جار پێویستی پێیە کە موافقەتمان لەبینی لە جەماعەتی ئەمنیەوە بۆی بیتوانێت ئەو سارەی پیرۆزکاتن لایمە. لە ئاسایشەوە موافقەی دەوێت یان لە پۆلیسەوە موافقەی لەکوێ دەوێت؟ لە ئاسایشەوە پێویستیتی.